ئەو کامیرانە چی تۆمار دەکەن کاک محەممەد؟ بەخۆی کامیرەی مراقبەمان هەیە لە ناو محەتەکان هەر کامیرەی دوودان ینی هەر محەتەک دوو کامیرەی لێە لە دەرێ ئێستا وەکو ئەگەر ئاماژە پێ بدەن دوو کامیرەمان هەیە هاتنە ژۆرەی و چوونە دەرەی ناخبی تەسویر دەکاتن لە ناو مەمەڕەکانیش دوو کامیرەمان هەیە بە هەمان شێوە لە ناو مەمەڕی تەختەی هاتوچۆی ناخب و کارمەند و هەموو لایەنەکان دەکاتن هەتا زیاتر یعنی کو بڵێ سەیطرە لەسەر انتخاباتی بکەین و هەموو حەدەسە انتخابیەکەی کە ئەوڕۆ ڕوو دەداتن ڕووماڵ بکرێ بە کامیرەی کۆمیسیۆنی کە ئەگەر هاتو خوا نەخواستە هەر حالەتەشی نەخوازراوە هەبوو بتانی بگەڕێنەوە سەر ئەو کامیرانە و کاری لەسەر بکەین. بردنە ژوورەوەی مۆبایل بۆ دەنگدەر ئاسایە یان وەکو ئیزراعاتی کە کۆمیسیۆن کو بڵێ تەطبیقی دەکاتن هینانە ژۆرەی مۆبایل ئاساییە بەکارهینانی مۆبایل قەدەغەیە ینی کابرا ناتوانین ئەمە مۆبایلی لێوەگرین ئالێتی چاهامان نییە بەس مۆبایلەکەی گەدەینتە ژۆرێ بەکارهینانی قەدەغەیە. کاتژمێر شەشی ئێوارە ئەنجامەکان ڕادەگەێنن بە خۆتان یاخود کاتژمێر شەشی ئێوارە ئەمە نەتیجەکان لە جیهازەکان وەردەگرین جیازێکمان هەیە پێی دەگوترێ RTS لە ڕێگە جیازی RTS لە ڕێقەی قەمەر سناعیەوە نەتیجەی دەنێرین لە بۆ بەغدایە بەڵام ئیعلانکردنی نەتایجەکانەوە تایبەتە بە بەغدا.